باب يعني هەموو شتێک هەموو شتێک بەێ بابتمان بەڵێ چەند خۆشت دێت وڵات 100,000 نەک 100,000 چەند زاروتیتت بابە بە قوربانت وڵات برێن بە قوربانت بم وڵی برێن بەرە ڕوپێم نەگوتیە ئەدی لە دڵی خۆت لە دڵی خۆم بەدی کوم برادەرەکانت لێرە دووسێکیان بابیان نەمایە هەڵێک ڕێزینە ڕاست دەکەیە حەز دەکەی نەبوونی باب تەسیری لەوان کردە بەێ زۆر تەسیری لێکردیا زۆریش دەیکا بۆ چۆن بۆ بێباب ناخۆشە کاکە من ئێستا بێدایکم بێداگ ناخۆشە بێباب خراپە داشت و مردە بەێ چەند بێژ 2016 مردیە نەخۆش ناوەڵە بە سووتە خاز لە مارێەوە بوو سوتا تا چەند بیری دەکەیت ئەگەرێ دوورێم نەتۆدایە ژیانی من لە مەریایە بەڵام جانن وەک بەبوولە هەمیشە لە